دڵەکانی لە بیدەستم پەیمانە درێسی تۆ دەبێ لە لێدانی قڕپەی دڵم تێداگەم چۆن دێیت و داڕۆ کاتی فرمێ سکی دابینم تێداگەم چۆن لانچی خۆت داشۆی لانچی خۆت داشۆی لانچی خۆت داشۆی بەڵام چی بکەم ئاخر ناتوانم ناوت بێنم جانەگەر دوای سەد ساڵتر گۆڕمەم کەوی دەبینی هێشتا کە گوڵێک وای ئەویش یادگاری عەشقی خودایە چونکە ناوی تۆی نەنووسراوە وەرزیە مەڕە شەبای لە هەر نایە گوڵێ گوڕێنی هەزاران درچی لەگەڵدا هەزاران درچی لەگەڵدا بەڵام چی بکەم ئاخە ناتوانم ناوت بێنم بەر بە جانەوتت ناوم بێنە بە گۆرانی بۆ یادە شەو بۆ دووری من زۆرگیری بەڵام چی بکەم دەنگت خۆش بێت دەچینە لای لیژنە مامۆستا ئەحمەد فەرموو بزانین چۆن بەڕێ دەدێت پیرۆزبایی لێ دەکەم لە کاکە هەڵدێر ئەم جاریان بەڕای من باشتر بوو لە گۆرانەکەی پێشتر لە ڕووی ئەوەوە کە ئەو بەرزی و نزمی ئەوانەی تێدا نەبوو گۆرانەکە لە یەک چین دەگوترا و وردەکاری جوانی تێدا دەکرد بە حەقەت و شێوازێکی خۆشی دابێ ینی دەتوانی بڵێ ناو بەناو دەچوە ژێر سێبەری گۆرانی بێژی ئەسلی جاری واشە حەسد دەکرد کەسایەتی خۆشی پێشان دەدای و نەفەسێکی زۆر درێژی هەیە دیقەتمدا لە یەک لە پارچەکان لە مەقامەکەدا یعنی ئەوەش یەک لە مەرجەکانی گۆرانی بێژە کە نەفەس درێژ بێتن لەگەڵ ئەوەش نابی ئەوەش لە بیرکەین ناوناوە تۆزێک لە تۆن لای دەدا نەرم نەرم داوای سەرکەوتنی بۆ دەخوازم منم زۆر سپاس کاگەڵدێر دەستخۆشی لێکم بەڕاستی ئەوەی کە زۆر لای من گرنگ بوو گوێم لە هەڵدێر بوو وەکو هەڵدێر گوێم لێ بوو ڕاستە گۆرانی هونەرمەندی گەورە کاکزیاتە سعاتی بتوانەیە گۆرانێکی زۆر خۆش بەڵام وەک هەڵدێر گوێم لێ بوو ئافرم تەکنیکی خۆی کرد ئەحساسی خۆی بەکارێنا هەست ناکرد کە گۆرانێکی تەقلیدە مثلا گۆرانێکی کێ ئەیڵێتەوە بە منطقی و گۆرانی بێژە من وەکو خۆی گوێم لێ بوو ئەوەش خاڵێکی زۆر سەرکەوتوو بۆ کەسێک کە دەست بە گۆرانی بکاو بێ گۆرانی بڵێ وەکو بەهرەمەندێک دەتوان بڵێم هونەرمەندە بەڕاستی لە ئێستاوە هەڵدێر دەستخۆشی دەکەم تەکنیکانی زۆر باش بوو بە نەرمی زۆر گۆرانەکەی وت
لە ڕێتم زۆر باش بوو بەگشتی باش بینم زۆر زۆر سەرکەوتو بوو. سپاس دکتۆر فەرمو ساعتها خشكا كلدير رأيي عيني رأيه أب قرانيك في نقل قوت نسبة دنجيتها باش بو طبقاتي برزونيزم تذهب ونو بدروستاي بأوستاي تشيبو نكو بتنيا قرار الجواب بونا أو مقامك تقول جيت متمكن بوي تذهب براستي بس هردي ساعات نختكي توازن بيني تو جروب نيا ما مستاهل بس بشتروي بيجا سبب هذا يا أقرأ الشاشم يعني ساعتها تخش باش زۆر سپاس مامۆستا یوسوف فەرمو دەستخۆش کاکە لێ ڕەنگە من شتێکی تر بڵێم جیا لەوان ڕاستی ئەحساسێکی ذاتی تێدا بوو ئەم گۆرانیە لەگەڵ ئەوەکەی تر و توانێت تعامل لەگەڵ و ئەحساسە بکەیت بەڵام ترس لە ئادا زۆر جار هەیە پەرشت دەکات پەرتت دەکات ناتوانانی کۆی بکەیەوە ئەو پەرتکردنە وا دەکات کەوا نتوانی خۆت چی دەوێت هەڵی بژێری زۆر جار هەیە گۆران بێژ دەبێت بیزانێت چی هەڵدەبژێرێ و چی دەوێت چونکە بە بۆچوونی زانستی یاخود میتۆدی میوزیک دایمەن گۆرانی بێژ و ژەنیاری سەرکەوت و ئەبێ کۆشەپۆڵێک دروستکە کۆشەپۆڵێک دروستکە لە هەڵچوون تاسیر بکاتە سەر ئاساب و یاخود سەر کۆدەمارەکانی ئەوەی کە بەرامبەرەتی جا ئەو پەرتیەت تۆزێک ئەگەر تعاملی لەگەڵ بکەی دەتوانی تێدا سەرکەوتوو بێت چونکە ئەم بەشت سەرکەوتنێکی بەدەست هێنا لەوەی جاری یەکەم ئەتر هیوادارم هەوڵێکی جدیتر بدەیت بۆ هەڵبژاردن بزانە چی تەوێت لە گۆرانی ئەوە زۆر ئەساسە کە لە ڕووی دەرونیەوە تۆ سەرکەوتووە بیت.